ئاوەڕێنە ێژام کاتتان باش ژیان نامەی سپینۆزا. ئێمە خۆویستین خۆمان خستۆتە چەقی نیگەرانی خودداوە بە جۆرێک ئەفراندومانە کە لە بەرژەوەندی خۆمان یان بەشێکمان بێ. خوددا پێویستی بە ئێمە نییە، ئێمە پێویستمان بە خوددایە. ئێمە دەبێ بتوانین چی بۆ خوددایە بکەین کە ئەفرێنەر و ئەندازیاری هەموو ژیاندار و بێجانە. بە زاری سپینۆزاوە. من باوەڕم بە خودای سپینۆزایە، خودایەک کە خۆی لە هارمۆنی قانونی هەموو بووندا دەردەخات، نەک خودایەک کە نیگەرانی داهاتووی مرۆڤ و ژیانێتی. ئەلبەرت ئەینشتاین. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. باروخ سپینۆزا لە 1632 تاکو 1677 ژیاوە. هەندێک جار بە بەرنەدێت سپینۆزا ناسراوە. باروخ و بەرنەدێت هەردووشیان بە مانای بەرەکەت دێن. بە ناوی باوکی دایکیەوە ناونراوە. سپینۆزا تەنیا 6 ساڵان بووە کە دایکی ژنی دووهەم لە 3 ژنی بابی مردووە. بۆ فەیلسوفێک کە تەنیا 44 ساڵ ژیابێ و کەمیشی نووسی بێ، کاریگەری لەسەر مرۆڤایەتی و هزری مرۆڤ جێی سەرسوڕمانە. ئەم فەیلسوفە بە زۆر جۆر وەسف کراوە. ئەمەی خوارەوە ڕەنگە باشترین وەسفی نەبێ، هەڵبەت شاعیرەکەی خەڵاتی نۆبڵ کراوە. پیاوێکە باڵا چەندم خۆش دەوێ، زۆر زیاتر لەوەش وشە بۆی بدوێ. تەنیایی ڕەنگە ببێتە تەوقی، بەڕووی نورانی گەشی پەرشەوقی. ئەوە یەکەمین کۆپلەی شیعرێکە ئەلبەرت ئەینشتاین، زانای فیزیک و فەیلسوف لە 1920دا بۆ سپینۆزای نووسیوە. لێرەدا وشەی تەنیایی و نورانی جێی سەرنجن بەرجەستن لە ژیانی سپینۆزادا. ئەینشتاین چەندین جار ناوی سپینۆزای هێناوە و سەرسام بۆ پێی. لە 1920دا سەردانی ماڵەکەی کردووە. گەر باوەڕێی بە تاکە خودایەک هەبوو بێ، وە خۆی دەڵێ خودای سپینۆزا بووە. سپینۆزا لە خێزانێکی ناودار و بە دەرامەتی کۆمەڵگەی جووی پورتوگال لە گەڕێکی جوان لە ئەمستردام لەدایک بووە. لەبەر چەوسانەوەی جوو لە زێدی خۆیان، خێزانەکەی لە پورتوگالەوە گواستیوانەتەوە بۆ هۆڵندا. بژاردەیان زۆر نەبووە، دەبوایە لە ئاین وەرگەڕێن و ببن بە کریستیان، بمرن یان بجۆزنەوە. ئەستەم نەبووە گواستنەوە هەڵبژێرن. ئینکۆزیشنی پورتوگال لە 1536دا دادەمەزرێ و لە 1540ەوە تا 1821 دەست بەکار دەبێ. ئامانجی دەستنیشانکردن و لێپێچینەوەیە لە کەس و خێزانێک پێشتر بە تۆپزی لە جودیزمەوە وەرگەڕاونەتە سەر کاتۆلیکیزم یان ڕۆمان کاتۆلیک. ئەوانەی کە بە تاوانبار دەبینرانەوە سزای قورس دەدران، هەندێکیان بەستونەوە هەڵدەواسران و دەسووتێنران. لە چاو ئەوروپایەکی شەڕانی دژ بە جوودا هۆڵەندا لەو دەمەدا مێرگوزار بووە، بە تایبەت کە لە 1579دا یەکێتی ئوتریخت بڕیاری تەبایی دەردەکات. ئەو جوانەی کە بە تۆپزی وەرگەڕابوون لە 1593دا ڕێی دەریا دەگرن بۆ هۆڵەندا و لێرە دەگەڕێنەوە سەر ئاینی باو باپیران. جۆکان لە ئەمستردام گەڕەکی خۆیان و کۆمەڵگەی ئاینیدا دەمەزرێنن بە هەموو دەستگای فەرمی و نافەرمی ئاینیەوە بەبێ ئەوەی دەسەڵات ڕێگریان بێ. باوکی سپینۆزا بازرگانێکی سەرکەوتوو بوو، هیوای دەخواست کوڕەکەی هاوکاری بێ لە کاریدا، هەروەک ئاواتی بۆ دەخواست شوێن پێی ئاینی باو باپیرانی هەڵبگرێ. هەر بۆیە سپینۆزا دەنێرێتە قوتابخانەی پایە بڵندی حاخامی. هەر لێرە فێری هیبرو دەبێ و بە جودیزم گۆش دەکرێت. هەڵبەت سپینۆزا خەیاڵی لە دنیایەکی دیکەی دوور لە بازرگانی و پوڵ پەیداکردن بوو. ئەم ڕێیەکی دیکەی ژیانی نەدیبەوە، تەنیا قاڵبوون نەبێ لە زانست، فەلسەفە و تیۆلۆجیدا. زۆربەی کاتی لە پەرستگای جوان بەسەر دەبرد و سەرقاڵی خوێندنەوەی نووسراوی ئاینی بوو. تەنانەت پیاوانی باڵای ئاینی هەر لە مێرد منداڵیەوە سەرسام بوون بە خۆتەرخانکردن و کۆششی ئاینی ئەملاوە، هیوادار بوون ڕۆژێک ببێ بە سەرکردەیەکی ئاینی. پاشەوەی سپینۆزا لە کتێبی ئاینی جودیزم قاڵ دەبێ، ئەمجار پەنا بە خوێندنی لێ هاتووترین فەیلسوفی ئاینی دەبات. دەیوێت لە جیهانی کریستیاندا قوڵ ببێتەوە،
خۆی فێری لاتینی دەکات زمانی زانست فەلسەفە و تیۆلۆژی ئەودەم لە لای پزیشکێک بە ناوی فرانسیسکۆ ڤاندێن ئێندن. ئەم شاعیر تیمارکار بازرگانی هونەر و فەیلسوف دەبێ، هەروەک یاخی دەبێ لە پادشای فەڕەنسا. کەسێکی ڕادیکاڵ دەبێ و سپینۆزا بە فەلسەفەی نوێی ئەودەم وەک ڕێنەی دێکارت دەناسێنێ. لە 1606دا ڤاندێن ئێندن هەم بە کارتیزیەن واتە باوەڕدار بە فەلسەفەی ڕێنەی دێکارت کە ئەودەم تاوان بووە هەم بەبێ باوەڕ لە قەڵەم دەدرێ. کتێبەکەی دەخرێتە سەر لیستی قەدەغەی کاتۆلیک. ئەم لیستە دواتر کتێبەکانی سپینۆزاش لەخۆ دەگرێت. بەهۆی زانینی لاتینیەوە سپینۆزا دەرکی خوێندنی فەلسەفی لێ ئاوەڵا دەبێ، وەک هەموو بیرمەندێکی ئەوروپی دەگەڕێتەوە بۆ سەرچاوەی گەنجینەی هزر فەلسەفەی یۆنان. لە سوکرات، ئەفلاتون و ئەرستۆ دەست پێ دەکات و دەگەڕێتەوە بۆ ئەبیکۆرەس و ئیقلیدس. خۆی لەگەڵ تیۆلۆژی چاخی نێوەند بە تایبەت تۆماس ئەکوێنتس، فەلسەفەی تافی ڕێنۆسانس، فەلسەفەی هاودەم وەک فرانسۆس بایکن و ژۆردن برونۆ و ڕێنەی دیکار ڕادەهێنێ، هەتا قوڵتر دەبێتەوە لە تیۆلۆژی فەلسەفە و زانستا بە گومانتر دەبێ لە دروستی ئاین. سەرسامی بە برونۆ لە چەمکی یەکێتی بووندا دەبێ. برونۆ باوەڕی وایە گەردوون بێکۆتایە و چەندین جیهانی تێدایە. هەروەها باوەڕی بەوەیە کە ئەو مادانەی لە گەردووندا هەن هەمویان بەشێکن لە هەمانێشێتی. ئەم بیرۆکەیە کاریگەری زۆر لەسەر فەلسەفەی سپینۆزا هەبووە. وا بزانم پێویستە هەڵوێستەیەک لەسەر برونۆ بکەم. برونۆ بیرمەندێکی خۆڕسکی سەدەی 16ەیە. بیر و بۆچوونی لەو دەمەدا زۆر شۆڕژگێڕانە بووە. کنیسا برونۆ بە 130 تاوان زیندان دەکات. دواتر دادگا بە تاوانباری دەبینێتەوە. لە 7 فەبریوەری 1600دا پاسەوانان برونۆ دەبەنە گۆڕەپانی بازاڕەوە. کەڵەکەیەک لە دار و خەڵوز ئامادەکراوە. قەشێک خاچێک دەنێ بەڕوویەوە. برونۆ ڕوودەکات بەولاوە. زۆری پێناچێ. برونۆ ڕوود دەکەنەوە و سەرە و خوار بەستونی ناوەڕاستی کەڵەکەکەوە دەیبەستنەوە. پاشکەمێک برونۆ بە کەڵپەی ئاگری کەنیسا لە ژێر دەسەڵاتی ڕۆمدا دەسووتێ. ئەقڵێکی مەزنی دیکەش لە بێرکردنەوە دەکەوێ و ئەستێرەیەکی گەشیش دەکوژێتەوە. 15 ساڵ دوای برونۆ زانای ئیتالی گالیلۆ تیورێکی وەک ئەوەی برونۆدا دەڕێژێ. ئەم جاریان دەسەڵاتی کنیسا دوای ئەزمموی برونۆ بە نەرمتر مامەڵە لەگەڵ گالیلۆ دەکەن. دوایین جار لە کۆتایی ژیانیدا گالیلۆ لە دۆزینەوەی زانستی پاشکەس دەبێتەوە. جێی سەرنجە برونۆ بۆ ئایدیای مردوو، گالیلۆش بۆیان ژیان. تەریب بە جۆردن برونۆ سپینۆزا سەرسام بوو بە فەلسەفەی دێکارت، بە تایبەتیش دیوڵەتی کە بەم جۆرەیە. لە دەری ئەم جیانە میکانیشیە ئەفرێنەرێک هەیە و لە ناولەشی مادی مرۆڤیشدا ڕۆح. سپینۆزا دەیویست جیهان، ئەفرێنەر، لەش و ڕۆح هەمووی پێکەوە ببەستێتەوە. فەلسەفەی دێکارت دەبێتە هەوێنی. لەو مێتۆدەدا بەردەوام دەبێت کە دێکارت بۆ نمونە لە کتێبە ناسراوەکەیدا میدیتیشنز یا تێڕامان پیادەی کردبوو. لە داڕشتنی شاکاریدا ئەتیک یا ئەثیکس کتێبێکی سپینۆزایە ڕەنگە ناسراوترین کتێبی سپینۆزا بێت. لێرەدا فەلسەفەی خۆی داڕشتووە لە 5 بەشدا. جێی سەرنجە کە ئەمیش وەک میدیتیشنی ڕێنەی دێکارت 5 بەشە یا 5 چاپتەرە. لە چاپتەری یەکەمدا زۆرتر باسی خوددا دەکات یا باسی کردگار دەکات. فەلسەفە سپینۆزای خستە ناکۆچی ڕاستەوخۆوە لەگەڵ کۆمەڵگەی جووی هۆڵەندەدا، کۆمەڵگەی خودی خۆی. هەڵبەت سپینۆزا لێرەدا نەوەستا و بەردەوام بوو. ڕوبەڕووبوونەوەی پیاوانی ئاین. پیاوانی ئاین تاوتۆکردنی هزر و بنەمای ئاین بە تایبەتیش جودیزم لەلایەن سپینۆزاوە بە مەترسی دەبینن. چالاکی سپینۆزا دەگاتە ڕادەیەک لە جوون حوزەیرانی 1656دا لەلایەن دەستەی ئاینەوە بانگ دەکرێت بۆ پەرزگای جوان تا لە بیر و بۆچوونی بکۆڵنەوە. دەستەی باڵای حاخام پاژەوەی زۆری لەگەڵ خەریک دەبن بگەڕێتەوە سەر ئاین و بە خەڵکی ڕابگەیەنێ هەڵە بووە. بۆ ئەم مەبەستە بڕێ پوڵیشی پێدەدەن بە مەرجێک پاشگەز ببێتەوە لە هەڵوێستی
سپینۆزا لەسەر دیدی خۆی سوور دەبێت. دەستەی ئاین بڕیاری لە ئاین وەرگەڕانی بەسەردا دەسەپێن و بێبەری دەکەن لە کۆمەڵگەی جوو. بڕیارەکە زۆر تون دەبێت. دیارە ئەم بێبەریکردنە وەک تێڕۆکردنی کەسێتی سپینۆزا بووە. بڕیاری ناوچەیەک نەبووە، بەڵکو باڵاترین فەرمانی فەرمی دەستەی باڵای ئاینی جوانە. پێی دەگوترێ حەرەم. ئەمەی خوارەوە چەند ڕستەیەکە لەو بڕیارە نەفرەت لێکردنە و دەگوترێ کە هەتا ئێستا پاش ئەو هەموو ساڵە ئەم بڕیارە هێشتا بەرجەستەیە. نەفرەتی لێبێ بە ڕۆژ و نەفرەتی لێبێ بە شەو، نەفرەتی لێبێ کە ڕادەکشێ و نەفرەتی لێبێ کە ڕادەبێ، نەفرەتی لێبێ کە دەچێتە دەر، نەفرەتی لێبێ کە دێتە ماڵ. خوددا نەیپارێزیە، خوددا غەزەب لەم پیاوە بگرێ و هەرچی نەفرەتێک لەم کتێبەدایە لێبێ. ئێمە فەرمان دەدەین کە هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکات بە زاری یان بە نووسراوی یان چاکەی لەگەڵدا نەکات. ئیدی نەفرەت لێکردنەکە بەردەوام دەبێت. وەک دەبینرێ لێکچوونێک لە نێوان حکومدانی بڕونۆ و سپینۆزادا هەیە، هەڵبەت بە دوو حکمی جیاواز. ئەو دەستگایی دژیان دەوەستێتەوە ئاینیە و هەر ئەمیش حکمیان بەسەردا دەدات کە فەلسەفەی سپینۆزا لە سەدەی 20 ڕەواجی پەیدا کردەوە، فەلسەفەی برۆنۆش کەوتەوە ڕەواج. سەرباری ئەمەش هەردووشیان وەکو پانتیەست دەبینرێن. هەڵوێستی دەستەی ئاینی بە سێ جۆر لێک دەدرێتەوە. یەکەم لەوە ترساون سپینۆزا ببێ بە نمونەیەکی کارا و باڵا بۆ لاوان و ئەمەش کار لەسەر هەڵوەشانەوەی کۆمەڵگەی جوو بکات. دووەم دەستیان لە سپینۆزا شتۆ زانیویانە کە ئەو جەنگێکی درێژخایانی لە بەرامبەر جودیزم و ئاین بەرپا کردووە ناگەڕێتەوە. سێەم ڕووی دەمیان لە دەسەڵاتی هۆڵەندا بووە. ویستویانە ئەو پەیوەندیە باشەی کۆمەڵگەی جوو لەگەڵ دەسەڵاتی دڵفراوانی هۆڵەندا تێک نەدەن. سپینۆزا دژ بە جودیزم دواوە و نووسوێتی. هەڵبەت فەلسەفەکەی دژی هەموو ئاین و خودای ئاینی ئیبراهیمی بوو. بێبەریکردن لە کۆمەڵگەی جوان بەم شێوازەی سپینۆزا بارێکی کەمێک دەگمەنە. لە مێژوودا تەنیا بەسەر سپینۆزا و چەند کەسێکی دیکەدا سەپاوە. گروپی جووی حسدیک دووجار لە 1970 و لە 1970دا لە ئاین بێبەری کراون لەلایەن ڤیلینا گۆونەوە بە تاوانی پەنەنتیزم. ئەمان ئەفرێنەر وەک ڕۆحی گەردوون دەبینن. ڕۆحی گەردوون لە هەموو شتێکدایە و ئەفرێنەر لە گەردوون مەزنترە. هەندێک شێوازی پەنەنتیزم باوەڕی وایە گەردوون چیدی نییە گزارشت لە ئەفرێنەر نەبێ. هەندێکی دیکەیان نیشانی دەدەن گەردوون لە نێو ئەفرێنەردایە. پەنەنتیزم نابێت تێکەڵ بکرێ لەگەڵ پانتیزمدا. خوددا هەمووە. ئەمان باوەڕیان بەوەیە کە خوددا هەمووە، هەموو شتێکە. زۆر لایەنی بودیزم پەنەنتیزم و پانتیزمە. ڤیلینا گۆون یەکێک بۆ لە سکۆڵەرەکانی جودیزم لە زۆربەی بواری ئەم ئاینەدا پسپۆر بووە. هەرچەندە لە ژیانی خۆیدا هیچی بەچاپ نەگەیشتووە، دوای مەرجی نووسراوی کۆکراوەتەوە و بوون بە بەشێکی گرنگ لە کللتوری جودیزم. لە 1970دا چەند سەرکردەیەکی کۆمۆنیستی بە ئاینجوو وەک لیۆن ترۆتسکی و گریگۆری زینۆڤیڤ بێبەری دەکرێن. هەردووکیان سەرکردەی باڵای حیزبی کۆمۆنیستی بەلشەفیک بوون. دوان بوون لە 7 ئەندامی مەکتەبی سیاسی کە لە 1970دا دامەزرا بۆ سەرکردایەتی شۆڕشی ئۆکتۆبەر یان سەرکردایەتی کودێتای ئۆکتۆبەر. ئەم دوو بلیمەتە جوونەی کوشتن. دوای ئاوارەکردنی و پاش چەند هەوڵێک بۆ تێڕۆکردنی ستالین لە ئۆگەستی 1940دا ترۆتسکی لە مەکسیک ترۆر کرد. لە 1936 تا 1938 ستالین کۆمەڵێک شانۆی دادگاییکردنی پیادە کرد. زۆربەی سەرکردەی لێهاتووی بەلشەفیک حکمی کوشتندران و کوژران. زینۆڤیڤ لە یەکێک لەم شانۆیانەدا ڕۆژێک دوای مەحکەمەکەی لە ئۆگەستی 1936دا گولەباران کرا. دوای بێبەریکردنی ئیدی کەس لە کۆمەڵگەی جوان پەیوەندی لەگەڵ سپینۆزا نەدەبەست. تەنانەت باوکو و کەسوکاریشی دەستبەرداری بوون. بابی لە 1665دا دەمرێ. خوشکەکەی لەسەر میراتی بابی دەیەوێ فێڵ لە سپینۆزا بکات. هەرچی دادگایە لە بەرژەوەندی سپینۆزا دەشکێتەوە. لەگەڵەوەشدا سپینۆزا دەستبەرداری میراتی بابی دەبێ بۆ خوشکەکەی. ماڵی دنیا لای سپینۆزا گرنگ نەبووە.
هەرچەندە زۆر کەم زانراوە دەربارەی ژیانی سپینۆزا دوای بێبەریکردنی. دەبێ ئەم بێبەریکردنە لە ناوەڕۆکی کۆمەڵگەی یەکگرتووی بە کۆمەکی یان کۆڵێکتیڤی جودا ببینرێ. ئازاری سایکۆلۆجی لەسەر سپینۆزا گەلێک قورس بووە، جگەل لە کۆمەڵێک ئاوەڵی دڵسۆز کە تا مەرجی دەستبەرداری نەبوون بە تەنیا دەمێنێتەوە و کەس لێی نزیک ناکەوێتەوە. بگرەکە لەسەر شەقام دەیبینن، سوکاتی پێدەکەن و جنێی پێدەدەن. شەوێک گوێیەکی تونڕە و بە چەقۆ هەڵدەکوتێتە سەری و ملی بە سووکی بریندار دەکات. دوای ئەم ڕووداوە سپینۆزا بڕیار دەدات کە خۆی داببڕێ لە هەموو لایەک. ژوورێک لە نهۆمی سەرەوەی ماڵێک لە ڕۆخی ئەمستردام بەکرێ دەگرێ. ماوەیەک بەوانە بێژی منداڵانی قوتابخانە خۆی دەژێنێ. پاشتر بۆ قوتی پشت دەبەستێ بە سافکردنی هاوێنە یان لێنز. پیشەیەکە بە خوێندکاری لە نێو کۆمەڵگەی جوودا فێر بووە. هەموو فێرخوازێک بە جۆرەی کولتوری جوان پێویستە دەستڕەنجین بێ. هەرچەندە خوێندن بژێوی ژیان دابین دەکات، هەڵبەت پسپۆڕی لە پیشەیەکدا بەهای باڵایە. پاش 5 ساڵ لە بێبەریکردنی لە 1660دا ئەو خێزانەی لەگەڵیدا دەژیا دەگوێزنەوە بۆ گوندی ڕایزنبرگ نزیک لایدن. سپینۆزا لیانەوە نزیکەوە بڕیار دەدات لەگەڵیاندا بگوێزێتەوە. ئەم خانۆ تا ئەمڕۆ ماوە. ئەو شەقامەی لە سەرێتی ناوی سپینۆزای لەخۆگرتووە. لەم ساڵانەدا سپینۆزا ساکار دەژی و قوڵبیر دەکاتەوە. بە دووسێ ڕۆژ لە ژوورەکەی نایەتە دەرەوە و کەس نایبینێ، تەنیا لە ژیان ڕادەمێنێ. ژەمی خۆراکی ساکار دەبێ و بۆی دەبرێتە سەرەوە. لە ڕووی هزرەوە ساڵانێکی بە بەڕژ بوون لە ژیانیدا. لە ڕایزنبرگ دەست دەکات بە نووسینی کارێک لەسەر بنەمای فەلسەفەی دێکارت. هەروەک کار لەسەر شاکاری کتێبی ئەتیکس یا ئەتیک دەکات. لێرە لە گروپێک کریستیانی ئەقڵ فراوان نزیک دەبێتەوە کە ناسراون بە کلیجیەن. ئەمان پەیوەست نەبوون بە کنیسەوە، زۆرتر باوەڕیان وا بووە کە ئەقڵبەندی ژیر ڕۆڵی تایبەتی هەیە لە تێگەیشتنی خوددادا. باڵیان بۆ سپینۆزا دەکەنەوە. ئەم گروپە هاودەنگی بوون بۆ سپینۆزایی تەنیا. لە 1663دا بۆ دەمێکی کەم دەگەڕێتەوە بۆ ئەمستردام. لێرە یەکەم بەشداری فەلسەفی کتێبەکەی بە ناوی بنەمای فەلسەفەی دیکارت بە چاپ دەگەێنێ. هەمان دووبەرگ هێزری میتافیزیکیش لە خۆ دەگرن. ئەمە تاکە کتێبێکە کە ناوی تەواوی خۆی لەسەر بێ، هەروەک بە شێوازی جیۆمتری دایڕشتووە. هەمان شێواز لە شاکارەکەیدا ئەتیکس یا ئەتیک پیادەی کردووە. هەمان ساڵ واتە لە 1663دا سپینۆزا دەگوێزێتەوە بۆ ڤۆربێرگ. لەم کارەی دیکارتەوە پێدەچێکەوە بێتە سەر کەڵکەڵی ئەوەی کە هزری لە شێوازی جیۆمتریدا دابڕژێ، وەک لە شاکارەکەیدا ئەتیک دەمیژێ. لە ڤۆربێرگ دەست دەکاتەوە بە کارکردن لەسەر ئەتیک. پێشتر هەندێک لە بنەمای ئەم کتێبەی لە 1665دا داڕشتە بوو، بە ناو هاوڕێی نزیکیدا بڵاوی کردبەوە. هەر لێرە نامەی تhéۆلۆجی سیاسی تەواو دەکات و لە 1670دا بە چاپی دەگەیەنێ بەبێ ئەوەی ناوی خۆی لەسەر بێ. بۆ چاوبەست خانەی چاپیشی لەسەر نییە و ئەو جێشکەلەی چاپکراوە بە هەڵەدراوە. لێرە تەنیا لەسەر سافکردنی هاوێنە و ئامێر دروستکردن وەک میکرۆسکۆپ و تەلەسکۆپ نەدەژیا، بەڵکو بەشداری کارای لە زانستدا هەبوو. زانایان ئامێری سپینۆزایان بەدڵ بوو. ئەم لایەنەی سپینۆزا ونە نامەگۆڕچەی لەگەڵ زانای فیزیک کریستیان هایخن و زانای ماتماتیک جۆهانس هود هەبوو. لە 1661دا دەست دەکات بە نووسینی کتێبی نامەیەک لەسەر ریفۆرمی ئەقڵ. دواتر لە 1665دا بە چاپی دەگەیەنێ. ئەم نامەیە باز لە سروشتی مرۆڤ دەکات. دەگوترێ کە توولە ڕێیەکە پەڕینەوەی پێویستە بۆ کتێبی ئەتیک شاکاری سپینۆزا. تێبە باز لە خۆی دەکات کە بۆچی فەلسەفەی لە ژیاندا هەڵبژاردووە تا ئاین یا بۆ چوونی بڵاو لە کۆمەڵدا. لە 1670دا لەبەر دۆخی ناجێگیری هۆڵندا سپینۆزا دەگوێزێتەوە بۆ دەهەی یا لاهای. لێرە هاوڕێی خۆشەویستی جۆندی فیت وەک ڕاوێژکار دای دەمەزرێنێ بە موچەی ماگانەی 200 فلۆرین. موچەیەکی کەمیش لەلایەن برای هاوڕێی کۆچکردوویەوە سایمۆن دەڤێرس وەردەگرێت. لێرە کار لەسەر شاکارەکەی ئەتیک دەکات. کارێکی تەواو نەکراو لەسەر گرامەری هیبرو دەنووسێ. نامەی سیاسیدا دەڕێژێ،
دوو ئێسەی زانستیش دەنووسێ لەسەر پەلکە زێڕینە و لەسەر ژماردنی بەخت بەشێک لە ئینجیل وەردەگێڕێ بۆ هۆڵەندی، بەڵام ئەمیان دواتر لەنێو دەبات. لە 1773دا سپینۆزا پێشنیارێکی بۆ دێ لە شازادە بافاریاوە بۆ ئەوەی ببێ بەوانە بێژ لە زانکۆی پایە بەڵندی هایدەلبێرگ کەچی سپینۆزا ڕەتی دەکاتەوە. پێدەچێت لەوە ترسابێ ئازادی ڕادەربڕینی لەدەست بدات. لە 1676دا سپینۆزا بە لایبنس فەیلسوفی ئەڵمانی لە دە هەیگ یا لە های دەگات بۆ گفتوگۆی شاکارەکەی ئەتیک کە لە سەرەتای ئەو ساڵەدا تەواوی کردهبوو. هەمان ساڵ سپینۆزا تەندروستی دادەڕمێ و لە 21 فەبریوەری 1677دا بە تەمەنی 44 ساڵان دواکۆز دەکات. زۆر پڕۆژەی هزری بە ناتەواوی بەجێ دەهێڵێ. مەرگی ناوەختی پێدەچێ ئەنجامی نەخۆشی سیەکانی بوو بێ. هۆکارەکەی هەڵمژینی تۆزیش و شە بووە لە سافکردنی هاوێنەوە. وەکی تر دەگوترێ ڕەنگە بە دەردەباریکە تیبی یا تێبێکلۆسس مردبێ، نەخۆشیەک کە دایکیشی لە گۆڕ نابوو. مەزارێکی بۆ دروست دەکرێ لە ماڵەکەیدا لە دەهەیک. هەردوای مردنی نووسراوەکانی هەموو لەسەر مێزی خوێندنەوەی دەبینرێتەوە. هەموویان دەنێرن بۆ ئەمستردام بۆوە چاوگەیاندن. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوو هەتاکو بەشێکی دیکە ئارام بەختەوە بێت لەگەڵ ڕێزی خۆشەویستی لەگەڵ